سلااوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە ئەمشۆ باسی چەند بابەتێکتان بۆکەم بابەتی موچە هەروەها بەهای دراوەکان لەگەڵ هەندێ بابەتی پەیوەست بە تێچووی ژیان لە هەولێری پایتەخت لەگەڵ هەندێ بابەتی ئابووری لەسەر ئاستی جیهان لە ئیلۆن ماسک و هەندێک گۆڕانکاری تر لە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان لە چینەوە تا کۆگاتە ئەمریکا. لە بابەتی موچە ئەمڕۆ شاندێکی وەزارەتی دارایی حکوومەتیاری کوردستان وەفدێک گەشتبوونە بەغدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و کەم و کورتی و کێشە تەکنیکیانی کە خۆیان ئەڵێن کە لە لیستی موچەیە هەیە هەروە خۆشیان وتیان کە مانگیەک ڕانگە کە نەئەبوو ببوایە. بەهەرحاڵ ئێستا وەزارەتی دارایی عێراق ئەڵێ کە چەند کێشەیەک لە لیستی موچەی فەرمانبەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیە بۆ مەبەستەش لیژنەیەک لە هەرێمی کوردستانەوە کە لە تیمێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پێکهاتوون سەردانی بەغدایان کردووە. گفتوگۆکان و کۆبوونەوەکان بەردەوام بوون بۆ وەڵامدانەوەی ئەو تێبینیانەی کە وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیبووە. بەشێک لە ڕاگەندراوەکان هەروەها هەندێک سەرچاوەش لە وەزارەتی دارایی عێراق ئەڵێن بەشێکی زۆری ئەو کێشانەی کە بۆ لیستی موچە دروست بووە پەیوەستە بە بوونی هەژماری بانکی کە لە ساڵی ڕابردوو دادگای فیدراڵی کاتێک بڕیاریە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەست نییە بە دۆخی سیاسی و ناوێ بەسترێتەوە ئەبێ هەر کاتێک بوو موچەیان بۆ بنێرێ لەگەڵی شابێ موچەکانیان بکێ بە هەژماری بانقی واتە بە ئەلیکترۆنی بە بانک معاشیان بدرێتێ موچیان بدرێتێ وە ماوەی کۆتایی ساڵی 2024 دیاریکە حکوومەتیاریش بۆ ڕازی بوو. بەڵام ئەو گەشتێتە 2025 هێشتا هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان چه هەژماری من بێت تەوتین بێ تەواو هەژماری بانکیان بۆ دروست نەکراوە حکوومەتیاریش ئامادە نییە ئەو ژمارە بانقی ڕادستی وەزارەتی دارایی عێراقە. کێشمە کێشم بەردەوامە ئەوەی کە لەم بینەیە ڕوونە موچەخۆری هەرێمی کوردستانە کە باجی ململانێ و کێشە و کەم و کورتیەکانی یاوە. باسێکی دراوتان بۆ بکەم دینار، دۆلار، تمەن، یۆرۆ، پاوەن لە هەفتەی ڕابردوو گۆڕانکاری زۆریان بەسەرا هات و ئەم دوو ڕۆژەش لە سەرەتای هەفتە تاکو ئێستا چ ڕۆژی شەمە بێ کە بازاری ئاڵوگۆڕی دراو لە سلێمانیە کرێتەوە هەروە ئەمڕۆ یەک شەمەش تا ئەستێ گۆڕانکاری لە بەهای بەشێک لەو دراوانە ڕوویاوە. با لە تمەنەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ تمەن دابەزینی تۆمار کرد دوای 5 ڕۆژ تا ئاستێک لە جێگیری لە ماوەی 48 ساعتی ڕابردووە تاکو ئێستا تمەن دابەزینی بە خۆبینەر 100 دلار گەیشتە نزیکەی 9 ملیۆن و 500 هزار دلار لە بازاری فیردەوسی کە گەورەترین بازاری ئاڵوگۆڕی دراوە لە تارانی پایتەختی ئێران. هەروەها بەهۆی نەبوونی بۆرسەی جیهانی یۆرۆ و پاوەن و هەروە لیرەی تورکی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی جێگیر بوون. بەڵام بەهۆی ئەوەی کە دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمێک دابەزینی بە خۆبینێر 100 دلارێک بە 148500 دینار بازار داخرا یۆرۆ و پاوەنیش تا ئاستێک بەرامبەر بە دینار بەرزبوونەوەیان تۆمار کرد. بێگومان هەفتەی ڕابردوو گۆڕانکارێکی نوێ لە بازاری دراوی عێراق ڕوویە کە ئەویش لابردنی پیشاندانی مەزادی بانقی ناوەندی بوو کە ڕۆژانە شایە کە چەند مەزادی هەیە چەند حواڵی هەیە چەند کاشیە لەگەڵ لابردنیشە دینار بەهێزبوونی بە خۆبینی بەڵام جێی سەرنجی مامەڵەکاران بوو. هەتاکو لە ڕۆژی ڕابردوو بانکی ناوەندی عێراق ڕاگەندراوێکی بڵاوکرد و ئاماژەی بۆ کرد لەمەولا مەزادی بانکی ناوەندی پیشان نادرێ تەنها مانگانە نەشرێک بڵاوکراوەیەکی هەیە سەبارەت بە سیاسەتی نەختینەی لە عێراق نەک تەنها مەزادی دۆلار بەڵکو ئاماژە بە هەنگاوەکانی بانکی ناوەندی عێراقکە کە چی کردووە چەند کاڵا هاوردەی عێراقراوە لە کوێوە بوون بای چەند بووە چەند دۆلاریان بۆ تەرخانکراوە چەند دۆلاری کاش بووە هەروەها چاکسازیە بانقیەکانیش بەچی گەشتون. سەرستان بۆ بەهای دراو ڕاکێشم هەر 100 دلارێک لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان 148500 دینار هەروەها 100 پاوەن 187250 دینار 100 یۆرۆ 156750 دینار هەروە 100 لیرەی تورکی 4250 دینار بە 100 هزار تمەنی ئێرانیش 1700 نیاوەتە 1 ملیۆن تمەن بە نزیکەی 17000 دینارە. بیرمە چێ لیرەی سووری ژەمڕۆ داوەزینێکی زۆری بە خۆبینی بە شێوازێک لە خوار 140 هزار بە 130 هزار دینار هەر ملیۆنێکی مامەڵەی پێواک.
لەگەڵ یەکێک لەو کەسانەی کە لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو ئەزمونێکی باشی هەیە و مامەڵەکارێکی باشە و شیکاری زۆر باشیش دڵنیام لەوە بیستین هەندێک گفتوگۆ لەسەر بازاڕی دراوی هەرێمی کوردستان و عێراق وەروە ئەو دراوانەی کە باسمان کرد گۆڕانکاریان بەسەر هاتووە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دانا مەولود مامەڵەکاری دراو کاک دانا بەخێر بێت. سپاس دکتۆر جان. لەگەڵ ڕەمەزان بارودۆخواز. سپاس بەخوا الحەمدوللا زۆر باشین. باش. ئەو گۆڕانکاری بەسەر دینار هات مەزادی بانکی ناوەندی نەما بەڵام دینار تا ئەستێک بەهێز بوو تا 146 تقریبان بەرز بووە و دواتریش دابەزی و ئەمڕۆ 148 و 500 بوو. جگە لە مەزاد هیچ بابەتێک هەیە کاریگەری کردێتە سەر دینار؟ ئێمە سێ بازاری هاوبەشمانەیە بۆ کڕین و فرۆشتنی دۆلار و دینار یەکەمیان بەغایە دووەم هەولێرە سێم سلێمانیە واتە سێ ناوەندی گرنگەیە لە عێراقا بۆ ئاڵوگۆڕی دۆلار بەرامبەر بە دینار هەر کاتێک یەکێک لەم بازارانە فرۆشتنی زۆرتری دۆلاری تیا بێ لە دوو بازارەکەی کەش بە دوای خۆیان ڕاکێشێ و دۆلار کەمێک دابەزێت هەر کاتێک بە پێچەوانە خواز لەسەر دۆلار لە هەر یەکێک لەم بازارانەیە زیاتر بوو دوو بازارەکەی کەش بە دوای خۆیان ڕاکێشێ بۆ بەرزبوونەوەی نرخ هەفتەی پێش و پێشبینی ئەوم کرد کە لە یەکێک لە بازارەکانی هەرێمی کوردستان دۆلارێکی زیاتر کرێتە بازارەوە بەرامبەر ئەم دۆلارە دینار نییە بۆیە تقریبا توانین بڵین 2,000 دینارێک لە بەهای دۆلار کەم بووە وەختێک کە ئێمە لە زمانی عەرەبیا پێڵێن ئیداعی بانکیەکە نەما تقریبا دۆلار تا 149,000 ڕۆژتەوە و ئەم یەک ڕۆژاتەوە بۆ 8.5 کەواتە بۆمان دەرکەوت بەهۆی فرۆشتنی دۆلارێکی نەقدینەی زۆرتر لە شوێنێکە وای کرد کە نرخی دۆلار تا ڕادێک بەرامبەر ئەرزی دۆلار زیاتر بوو. باس لە کەمی دینار کرد دینار لە بازار ئێستا کەمە بەراورد بە 2-3 ساڵ پێش ئێستا بەڵێ بە دڵنیاییەوە حکوومەتی عێراقی یەکێک لەو سیاسەتەی کە نەختینیانی کە بەرامبەر بە عێراق گرتوێتێ بەر ئەوەیە کە وردە ئەو دینارانی کە لە بازارە هەیە سەحبی کاتەوە لە ڕێ حواڵەوە بۆ نمونە کەسێک حواڵەی هەیە لە بانکی مرکزی پێویستە دینار تەسلیمی بانکی مرکزی بکە لەم حاڵتەشا بانکی مرکزی سیاسەتێکی گرتووەتە بەر کەمترین دینار دەتوانێت بێنێتەوە ناو بازار و دەرەوەی وڵی خۆ شتێکم لا دروست بوو خەریب و بیرم چێ پرسیاری بکەم ئەو جیازێت چیە لە نێوان سوور و پێنجی و ئەوانەیە جا بە بینەرات تێ بگەم بەستا سوور 25 وانە ئەو جیازێت چێ لە گۆڕینی ئاڵگۆڕی ئەو جیازێت تەمان سیاسەتی بانکی مرکزی ئەو جیازی دروست کرد لە بازارات چونکە هەر کەسێک حواڵات هەبێت لە بانکی مرکزی ئەو دیناری کەی باتەوە بۆ بانکی مرکزی ئەگەڕێتەوە بانکی مرکزی دووسێ جۆر لە فی ئەی لێوەرەگرێ یا 50,000 لێوەرەگرێ یا 25,000 یا 10,000 5,000 و باقی فیەکانی کە وەرناگرێ بانکی مرکزی ئێستا ینی $100 بکڕی بە 25 و 50 هەرزانترەکەوێ بۆ کەمینەکان تقریبان ئەو پێناسەیە ناکرێ ناشتوانین تەخمیلیکەی بەس ئەومە بەسمانەوەی کابرا کاتێک $100,000 گۆڕێتەوە بەڵێ لەبەرەوەی کە قەبارەی پارەکە ئەگەر 5,000 بێ 10,000 بێ جیاوازی هەیە ئەگەر 50,000 یا 25,000 بێ جیاوازی هەیە بۆیە لەوەیە هەرزانترەکەی لەسەری باسێکی مەزادکەین باشە هەفتەیەکە مەزاد نەماوە چ کاریگەکی لەسەر بازار بە دیاریکراوی دروست کردووە هیچ چاوەڕوانیەکەیە بۆ مەزاد ئەگەر هەر دیقەتت دابێ کاتێکە من قسەم لەسەر مەزاد کردووە هەرگیز بڕوان بە مەزاد یا فرۆشتنەکانی بانکی مرکزی عێراقی نەبووە هەموو جارێگە و قسەم کردووە حکومە بانکی ناوەندی عێراقی $7 ملیۆن ئەهێنێتە بازارەکانی عێراق و چی لێم $7 ملیۆن بڕوان پێ بەست لە کاشەکەیە بەڵێ مە بەسم لە کاشەکەی بەسم ئەو کاشە بوو بڕوان پێ نەبوو ئەوە تا ئێستا ڕاژگیرە هیچ تەسیرێکی لەسەر بازار نەبووە کەواتە ئەو کاشەی کە پێشتیش بەس بیرمان نەچێت مەزاد ڕاگیرا و پیشاندانی ڕاگیراوانە هەر مەزادەکەش ڕاگیراوە ئەزانیزە مەزادی دۆلار ئەزانی بۆچی بانکی ئێستا بانکی مرکزی قانونێکی کەی خسۆتە قانونیشی بەکارهێنێ بۆ فرۆشتنی مەزادەکە پێی وایە ئەگەر دۆلار بفرۆشێ بە نەقدی پێویستە وەکو بازاری ڕەش بیفرۆشێ نەگۆکو نرخی بانکی مرکزی بیفرۆشێ بەڵام بۆ یاسار ڕێنایە بە بانکی ناوەندی بە بازاری ڕەش بیفرۆشێ ئەو 132,000 دیناری کە جێگیر کردو بۆ نرخی حواڵە جێگیری کردەوە نەیوتوە بۆ نمونە ئێمە دۆلار ئەفرۆشین لە کاتی هەر دۆلارێکی عێراق پێویستە بە 1,300 دینار بدرێ بە هاوڵاتی و بانکی ناوەندی و حکومەت ناتوان لەو نرخە زیاتر بیفرۆشێ ئەگەر سەیری قانونەکان بکەی ئەگەر قانونەکان بکەیت ئەمە بۆ حواڵە بۆ سەفەر بۆ کاتی پێداویستی بۆ نەخۆشی بۆ خوێندن لە دەرەوەی ئەمانە لەم چوارچێوێ بترازێ بانکی مرکزی بۆی هەیە دۆلار بفرۆشێ ڕۆژانە لە ڕێی مەزادەوە بە بانکەکان لە کاکدارە بامە ڕاستکەینەوە ئەمە یاسای لە عێراق کە دۆلار چ بۆ حواڵە بێ بۆ بانک بێ بۆ بانکی ناوەندی خۆی بێ بەکاری نێنێ بیخەوێنێ لە بانکی ناوەندیش ئیلا بێ 1,300 بێ بەڵێ ڕاستە بەڵام ئێستا تقریبا 4 ڕۆژە بێ قانونی دەرکرۆ ئەڵێ ئەگەر هەر دۆلارێک مانێ بیفرۆشین لە ڕێی مەزادەوە یا لە ڕێی بانکەکانمان و بە نەقدی مەبەستی دۆلاری ڕۆژانەیە ئێمە ئەتوانین بیفرۆشین بە مەزاد بە بانکەکان واتە بە نرخی بازار ئەتوانێ بیفرۆش باش پرسیارێکی وتی لە یەکێک لە شارەکان دۆلاری باش ئەڕستکرا بوو وای کرد دینار بەهێز بێ و جەنابیش پێشبینیت کرده بوو
ئەو دۆلاری بانکی ناوەندی بوو یا هیچ شوێنی تر بوو بەڵێ دوای ئیداعەکە بانکی مرکزی تەقریرێکی یاوتی غێری ئەمە هیچ کەسە لە عێراقی شوارێمی کوردستانشا دۆلاری نەفرۆشتووە. باش کەواتە ئەو پاڵپشتە بۆ ئەو قسەی کە بانکی مرکزی هاتووە لە بازای ڕەشا دۆلاری فرۆشتووە. قسێکی گرنگ بکەین بازار چی بەسەرێ بەتایبەت بەستم دینار و دۆلارە خۆمان بۆ چ سیناریۆیەک ئامادەکەین. ئێمە پێویستە دایمە بیر لەوە بکەینەوە کە دیناری عێراقی دیناریی ئینتەرناشناڵ نییە. بۆ سەری باردۆخی دراوسەکانیشمانکەین زۆر باردۆخیان جێگیر نیە لە ڕووی داراییەوە. تاکە وڵاتێک لەم نێوەندەدا لە بینی عێراق و ئێران و تورکیا و سووریا ما بێتەوە تۆزێ دراوەکەی بە کەڵک بێ ئێمەین. ئێمەش پێویست نییە زۆر پێویست نییە لە پشت بە ڕاگەیاندەکانی بانکی مرکزی عێراقی بەسین. چونکە هەندێک شتێ ئێمە بزانین شێوازەکەی خەڵکیش بزانێ بەگوێ ئێمە بکە زۆر دینار نایەڵێتەوە. لە هەر حاڵەتێکا من پێم وایە هاوڵاتی پێویستە لە 150 پارەکەی دۆلار بێ لە 150 دیناری عێراقی بێ. بەڵام بە کۆی گشتی ئەمە هاوڵاتی بۆی تووشی زیان نەبێت کامێکیان بەرز و نسبی کە بەڵام ئەگەر خەڵکێک مامەڵاکە پێویستی بە دۆلارە بۆ مانگێکی تر پێویستە دۆلاری هەبێت. دۆلار هەبێ باش دۆلاری حکومەتەکە لە چیە پێ وایە کە دینار تۆزە مەترسی لەسەر بێ. ئێستا لە هاتنی ترامپە بارودۆخی سیاسی عێراقیش بە باشی نبینم. ئێستا حکوومەتی عێراقی زەختێکی زۆری لەسەر لەلایەن ئیداری نوێی ئەمریکاوە کە لەم ساتێمە قسەی تاکەین ڕێکەوتنی وزە هەیە لە بینی عێراق و ئێرانە ترامپ سوورە لەسەرەوەی کە محەممەد شیع سۆدانی ڕێکەوتنامەی وزە کە لە ساڵی 2015 کراوە هەڵی وەشێنێتەوە. ڕوونکردنەوەکی جوانە پێیان لەسەر دینا باباسێکی تمەنکەین. ئەمڕۆ باردۆخی تمەن چۆن بوو؟ ئەمڕۆ باش نەبوو ناجێگیر بوو. گەیشتە چەند تقریبان لە بازارەکانی ئیسلێمانیە 9,300,000 بە $100 بوو. هەفتەی پێشوو تا 89 هاتوانە بوو. هەفتەی پێشوو تۆزێک بەرزبوونەی بەخۆی بینی. باردۆخی تمە چۆنە بێگەر لەوبارەوە هەنێک بەرچاوڕوونی شیکاری شتێکمان بۆ بە هەر جارێکە لە ڕوانگە سیاسەکەەوە دەست پێ بکەین ترامپ نامەیەکی ناردۆ بۆ خامنەئی پێم وایە جوابی نییە ئەوەش وا پێم وایە جارێکە تەسی لەسەر بازارە دارایەکانی ئێرانە بێ بە شێوەیەکی خراپ. چ سیناریۆ چاوەڕی تمەنەکە؟ نزیکە بینەوە لە 100,000 تمەن $100 گاتە 10 میلیۆن تقریبا. ئەمە لە نزیک کوردمە و دامە بەست. بەڵێ ئەمە تقریبا پێشبینی بۆ وەختێکی داهاتوی خۆمانەکەی نەک بۆ زۆر دوور. لە بازار لە دوای دۆلار هەڵە نەبم چەندجارم پرسیارم کردووە وتیان تمەن زیاتر مامەڵی پێوەکرێت لە هەرێمی کوردستان لە ئاڵ و گۆڕاستەش هەروایە لەبەر ئێمە هاوسەی ئێرانی زۆربەی تومەتەکەکانمان لە ئێرانەوە بۆیە ئەو حواڵەشی هەمانە زۆربەی بۆ ئێرانە شتەکانەکرین بەڵێ پێویست ئەو حواڵەکانی کامانە چێتە ئێرانەوە. باسێکی لیرەی سووری بکەین. باش ئەمڕۆ دابەزینێکی زۆری بەخۆبی ئەوەی باسی شەکرێت زەرەر بۆ زۆرێک لە خەڵک ئەم دابەزیرە پێشبینی کرا بوو هەر کاتی خۆی بەرزبوونەوەکەی هەڵە بوو. ئەو بەیانی کە نرخی لیرەی سووری لە ئەتوانم بڵێم 200,000 یەکسەر پێم وتنەوە هاوڵاتیانی لیرەی سووریەکردن پێویستە سەیری بۆرسەکەی بکەن بزانن چەند قاتی بۆرسەکە پارەیان پێیا بەستە نرخی خۆەتی لە ناوخۆی سووریا. بەڵێ نرخی خۆی نەبوو 4 قات یا 5 قاتی نرخی خۆیان پێیا بوو. ئەمەش بۆ کڕینی دراو لەم حاڵەتەیە هەڵێکی زۆر گەورەیە. ئەو بوو وردە و هاتەوە نرخی خۆی ئێستا لەم 3-4 ڕۆژەی کە سووریا لە بارودۆخی جەنگایە ئەیبینی دراوەکە زیاتر ئەشکێ و لیرەی سووریەکەش ڕێژەیەکەیە لە جیهانات و ئەمڕۆی تەخمین ناکرێونە زۆرە. باش ئەوەی کە لیرەی سووری هەیە یا تووشی زەرێکی زۆر بووە لە نرخێکی بەرزاجێ ماوە چی بکا باشە؟ ئەی شەر پێویستە نیوەی بفرۆشێ و چاوەڕێی نیوەکەی کەی بکات. ئایندەکەی چی بەسەرێ پێ دووە ئێستا سێ نرخمانێ بۆ لیرەی سووری وانێ کاکدانە؟ بەڵێ لیرەی نرخی بانکی ناوەندیمانەی سووریا بەڵێ ناوخۆی سووریامان هەیە هەرێمی کوردستانمان هەرێمی کوردستان ماوەی پێش ئێستا پێش بازاری سووریا لە هەمویان بەهێزتر و باشتر و پارەی چاک ئێستا لە کێیە وەک بانکی ناوەندیە وەکو بازاری سووریا لە بینیانە ئێستا لە بانکی ناوەندی هەرزانترێ ئێشتا لە بازارەکانی ئێمە لیرەی سووری بەراورد بە سووریا لێرە گرانتر ئێشتا تەسەوری زۆر دابەزینی تر بکەین ئەگەر ئێستا 138 بوو ملیۆنێ تقریبا ئەگەر باردۆخکە ئاوا بڕوا بەڵێ بەدڵنیاییەوە. باش لە بازار وتمان دۆلار یەکەمە دوای ئەو بڵێ تمەن یان لە عالەمیش دۆلار یەکەمە بەبەستە مامەڵەکردنە لە بازاری کوردستان بە دۆلار مامەڵە یەکەمەکە دواتر تمەن حسابکەین یا دراری تر ئەتوانین تمەن حساب دوای ئەوان چی دوای ئەوەی یورۆ حسابەکەین ئینجا پاون لیرەی تورکی زۆر مامەڵی نییە نا لە ئێستا زۆر شوێش دابەزینێکی ویستە حەزم کرد پرسیارێکی زۆر مامەڵەکردن بە لیرەی تورکیەوە زۆر کەمە هیچ باسی بکەین بزانین ترسین نەترسین بەڵا جا بەرچاوڕێکشمان بەرێشتی باشە پێوەتی باشە. یەکێک لەو مشکلانی لە بینی ئەمریکا و تورکیا هەیە کڕینی ئاڵتونە لەلایەن تورکیاوە. ئەمریکاش دژی ئەوەیە هەر دەوڵەتێک هەر کەسێک دەستی بگا بە ئاڵتون لەبەرەوە هاوچی کرد هاو سوودی بانکی لە تورکیا گرتەوە بۆ ئەوەی کە لەو ئەو تورکیا کە سوودمەند بۆ لە دارایی ئەمریکا سوودە بانکیەکانی لێگرتەوە ئیتر تورکیا پارەی دەست نەکەوێت ئاڵتونی پێ بکات.
واتە ئەمریکا پێی وایە ئەو زێڕی کەیکرێ زێڕی ئەوە بە چیژێکرێ بە پارەی خۆی لەبەری لە بانکەکانی ئەمریکا قەرزەکە هاو قەرزەکەی لێگرتەوە بۆی توانای کڕینی ئاڵتونی کەم بێ یەکە قەرزەکەشی لێگرتەوە وردەوردە درایی تورکی خراپی بەسەراو پێم وانە بگاتە قۆناغی خۆی باشتر بێ ئەو کاتەکە سەرەتا ئەردۆغان هاتە سەر حکم $100 165,000 کرد ئێستا بەڵێ 165 لیرە 3650 تقریبا بخوێنەوە بۆ لیرەی تورکیش باش نییە ئایندێکی باشی نابین یەک پرسیار لەسەر بازاری ئاڵوگۆڕی دراوە کەم جاران خەڵک لە بازاری ئاڵوگۆڕی درا و حواڵەیە کرد ئێستا ئەو خواستە هەرماوە لە ناو بازار بۆ حواڵە لە سانەوە نوێی نەماوە باردۆخی کارتەکان چۆنە ئێستا باردۆخی کارتەکانیش باش نییە خەڵک ترسی هەیە لە چکە هەندێ ڕەوشێنە بوو بانکی ناوەندی بەتایبەت TBI وتی تر بەکارهێنانی وەسێنی هیچ تەسیرێکی لە مامەڵەکە ئێستا کارتەکانیش تقریبا لە 75 نەماوە چونکە ئێستا ئەو دۆلاری کە لە 132,000 لە دەرەوە کاتێک ئێستا کە شتەکڕی بە کاڵا بۆ نمونە لەم ڕۆژانە پرسیای نرخی مۆبایلم کرد لە کایفۆنی 16 وتیان ئەمە بۆ نمونەی بە نمونەی هێنمەوە وتیان تقریبا $6 چۆتە سەر لەبەری کڕینی مۆبایل ئێستا بلەڕی کارتەکانەوە 154,000 لە جاتی 132,000 کەواتە گرانترەکەوە چونکە ئێمەوەمان بیر نەچێ ئەو 132,000 کە بانکی ناوەندی دایناوە بە سافی ناگاتە دەستی هیچ بازرگانێک بەبێ عمولە باش من زۆر پرسیارم کرد زانایی زۆر باشی شمۆرگر ئەگەر شتێکم مابێت لەسەر بازاری ئاڵوگۆڕی دراو ئەوەی ئێمە لە بێشی دەوڵەتەکەمانە خەڵک زۆرتر بە ئێکسچانجەکانەوە خەریکە هەر هاوڵاتێکەوە ئێکسچانجکە لە پێشە ئەم قسەم ڕوون کردوێتەوە هەر کەسێک پارێکی هەیە و پێویستی بە ئێکسچانج و بازاری دۆلار نییە ئەتوانێت خۆی بیا بە زێر لە ماڵەوە داینێ و پارێزراوە بێ هەم سامانەکەشی نافۆتی هەم ناکرێتە دەستی کە سوودە دەستی خۆشیە ئەمینە بێ و زێڕی ژووردەوردە هەموو ڕۆژێک نرخەکەی گۆڕانکاری بەسەرای بەرە و گرانبوونەچێ نایەتەوە بۆ نرخی سەرەتاکانی خۆی لە 2000 بێ کاتی خۆی کە ئۆنسی بە 2000 بۆ خەریکە ئەچێتە 3000 نار ئەو یەکسچانجانەی کاکرێ پێویستە هاوڵاتی بە وریاییەوە بیکە هەرچی کردووە لە 150 داهاتەکەی لە یەکسچانجا بەکاربێنێ ئاسایی هاوڵاتی بێ مامەڵی دۆلار و دمەنوانەکە سەرکەوتووە بێتە یەکیشی هەموو کەس نییە وڵایی ئیشەکە بۆ هەموو کەسێکە بێ بەڵام ئیشی بۆ دراو بە عقلەکرێ بە عەتف ناکرێ هەموو هاوڵاتی هەموو کەس نییە هەموو کەس هەموو هاوڵاتێک تیا سەرکەوتووە بێت چونکە خوا سیستمی ژیانی وا دروستکەوە قانجا زۆرتر لە زەرەر زۆر باشە حاجیان دەست خۆش سپاس حاجی دانا مەولود ئاڵوگۆڕی دراوەکە لە بازار وە شارزایکی زۆر باشیە من چێژم لە سەکانی بینی زانایەکی زۆر باشی شپیایی دوادارم زوو پێ بەشمان نەکەی لەم زانیارانە زۆر سپاس زۆر سپاس لەگەڵمانەوە بابەتی بەرزی تێچووی ژیان هەندێک شار لە جیان ناسراوە کە تێچووی ژیان تیانە بەرزەوە تەشت تیا گرانە خان و کڕی خواردن کڕین گەشتکردن هات و چۆ ئێستا هەولێرژێکێکە لەو شارانە بە پێی هەندێ داتا و ژمارە کە لە هەندێک پێگەی جیانی بڵاوکراونێتەوە هەولێر 12مین شارە لە ئاستی شارە عەرەبیەکان بۆ بەرزی تێچووی ژیان کە بێگومان ئەبێت یەکێکیش لەو شارانەی جیهان کە ژیانکردن تیانە گرانە بە پێی راپۆرتی وێبسایتی نیۆمبیۆ هەولێر لە ڕیزبەندی 237مین شاری جیانە و لە ناو شارە عەرەبیەکانیش لە پلەی 12 لە تێچووی ژیانکردن لە ڕووی گرانیەوە بێگومان ئەو پلەی وەرگرت. هەولێر یەکێک لەو شارانەی نرخ تێیدا بەرزە و تێچووی ژیانکردن لە هەولێر لە ڕیزبەندی 237مین شاری جیهان دێت لە ڕووی بەرزی نرخەوە لە دوای هەولێر دایان شاری دیکە لەو ڕیزبەندە دەبیندرێت لەوانە مۆسکۆ پایتەختی رووسیا لە پلەی 250 و تاران و قاهیرە و تونوس و چەندین شاری دیکە وتەبێژی دەستەی گەشت و گوزار دەڵێت بەرزی نرخ لە هەولێر بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە وەک وەرزی گەشتکردن و ناوچەیەک بۆ ناوچەیەشی دیکە ئەوەش ناشارێتەوە هەنگاویان ناوە بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ و چاودێریکردنی ئەو شوێنانەی نرخ بەرز دەکەنەوە سەبارەت بە قۆرخکاری لە نرخدا بە دوو ڕێگە مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە دەکەین ڕێگەی یەکەمیان گرتنەبەری چەند ڕێکارێکی هەنووکەیە لە ڕێگەی ئەو لیژنانەی کە پێکێنراون بۆ چاودێریکردنی کواڵیتی خزمەتگوزاری گەشتیاری و هەروەها نرخ ئێمە هاوکات لە تەواوی بەڕێوەبەراتە گشتەکانیشمان لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ژمارەیەکی تەلەفۆن هەیە وەکو هێڵی گەرم ئەمە دابین کراوە بۆ ئەوەی ئەگەر گەشتیار لە شوێنێکدا هەستی کرد کە نرخەکان زیاد لە پێویست بەرزکراونەتەوە و قۆرخکاری لە ڕووی نرخێ دەتوانێت پەیوەندی بکە و تیمەکانی ئێمە تەداخولەکەن هاوکات ڕێگەی دووەم کارکردنە بە ئاڕاستەی چارەسەرکردنی ئەم پرسە بە شێوەیەکی تەواوەتی
هەر بە گوێرەی ریزبەندیەکە لە ناو شارە عەرەبیەکان هەولێر لا پلەی 12مین شاری عەرەبی دێت لە ڕووی بەرزی نرخ و تێچوو ژیانەوە. مامۆستایەکی زانکۆ باز لە تایبەتمەندیەکانی بەرزی نرخ و تێچوو ژیان دەکات لە هەولێر، هاوشەوەی ئەو پایتەخت و شارانەی لە جیهان نرخەکەیان بەرزە. ڕێژەی دانیشتوانەکەی بەقەدەر خان و باڵەخانەکان زیاترە و خەڵکێکی زۆر لە دەرەوەی هەولێر و لە دەرەوەی شارەکانی کوردستان ڕوو لە هەولێر دەکەن وەکو پارێز، وەکو محافەزە، وەکو پایتەخت. ئەمانە وا دەکا بارگرانی بچێتە سەر کرێی فەنادق و مەتاعم و خانوبەرە و ڕاستەوخۆ ئەمانە کاریگەریان دەبێت بۆ ئەوی نرخی خواردن و خواردنەمەنیش بەرز ببێتەوە. ویبسایتی نیوم بیۆ لە ساڵی 2009 لە دوای دامەزراندنی ساڵانە ناوی ئەو شار و وڵاتانە بڵاو دەکاتەوە کە تێچووی ژیانکردن تیاندا گرانە، ئەویش لە بوارەکانی نرخی خانوبەرە و خۆراک و خواردن و خواردنەوە و چێشتخانە و کرێ و نیشتەجێبوون و چەند بوارێکی دیکە. بۆ هەڵسەنگاندنی ئەم ساڵیش هەولێر لە ڕیزبەندی پێشەوەی شارەکانی جیهان دێت بۆ گرانی. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. لێرە هەندێ داتا و ژمارەتان پێڵم لەسەر تێچووی ژیان لە هەولێر و داهاتی تاک چییە بۆ شتانە چینکە نرخەکانیان تا ئەستێک دیار و گرانە هەر لە داهاتی تاکەوە بۆ خەرجی وەروە بۆ بابەتی تێچووی ژیانیش. بەپێی سەرژمێری 2024 عێراق کە کۆتایی ساڵی ڕابردوو کرا و هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان و عێراق تیا بەشدار بوو، خەرجی تاک لە هەولێری پایتەخت 329,000 دینارە بۆ یەک ماوەتە یەک کەس پێویستی بە 329,000 دینار هەیە، لە بەرامبەریشە تاکێک 236,000 دیناری دەستەکەی بە نزیکەی لە 100 کورتێنانی هەیە، واتە گە 100,000 بێ خەرجکی 60,000 پێسی کەمترە. ئەمە پێی دوایی داتاکانی سەرژمێری لە عێراق. هەروەها کێچی خزمەتگوزاریەک بۆ شوقەیەکی هێشتا پێشبەتی 4 گۆشە ئەگە بەس خزمەتگوزاریەکان باس بکەین 139,470 دینار، واتە نزیکەی 140,000 دینارێکە بە گشتی. خەرجی منداڵیش پێش چوونە مەکتەبی پێش قوتابخانە یەک مانگ منداڵێکی خوار 6 ساڵ 355,000 تێچوێتی لە بابەتی شیر و دایبی و جلوبەرگ و هەروەها چارەسەری تەندروستی و هەتا کۆتایی. با هەندێک شتا پێ بڵێم لەسەر بابەتی تێچووی بابەتی ڕۆژانە پێویست بەچی هەیە. خواردنگەکان بە دینار ژەمە خواردنێک وە هەژمارکراوە لە هەولێر 10,000 دیناری تێبچێت، تەنها یەک ژەم لە ماوەی 4 ساعتەکە ژەمێکی تەندروستی باش، نەک نان و سەوزە، نان و تەماتە بخۆی، برنج و مریشک و چەند شلێک لە ڕێکێک لە ڕێستۆرانتە ئاساییەکان، هەڵبەت گرانتریشی تایە تا ئەستێک لەوێ 5,000 و 6,000 شەبێت. خواردنەوەی گازی 620 دینار، هەروەها دەبێت ئاوی بچووکیش 250 دینار. جا ئەمانە تێکڕا حساب کراوە لە بینی بەرزترین و نزمترین. هەر لەسەر ئەم بابەتی تێچووی ژیانە لە هەولێر هەندێشتی ترێ لەگەڵتانە باباسی کەم ئەم شتانی کە ڕۆژانە هەمومان ئەیکڕین بەکارهێنین لەسەر سفرەکانمانە بەشێکیان ئەبینین. بۆ نەشیر 1 لیتر کە 1763 دیناری بۆ تەرخان کراوە، 800 گرام نان 1000 دینار تا ئاستێک نرخی نان نرخێکی کەمی هەیە. هێلکەش 5 دانە 1000 دیناری بۆ حساب کراوە و هەروەها 1 کیلۆگرام بریشک 6,000 دینار تا ئاستێک لە بینی 5 بۆ 7,000 دینار 6,000 دینارێک ئەژمار کراوی کیلۆگرام پەتاتە و پیاز 970 دینار، تەماتە 1000، هەروەها 3,500 دینار 550 دینار، هەروەها گۆشتی سووری کێکێکە لە پێوەرەکانی خۆش و زەرایی کە لە سفرەی خەڵکە بێ 18,500 بۆ حساب کراوە. ئەمانە بە پێیەکێک لە سایتە جیهانیەکان ئەم تەخمینانەی کردووە، بەڵام نزیکە لە بازار چۆن ڕۆژانە خۆمان بەرکەوتنمان هەیە لەگەڵە. ئەمە کردووە تا ئەستێک هەولێرێکێک بێ لە شارە لەو شارانەی ژیانکردن تایە تێچۆکەی گران بێت. پاسی ناوخۆیی یەکێکە بابەتی گواستنەوەیکێکە لەو کارە گرنگەکان کە کاریگەری لەسەر بژێ و ژیانی خەڵک. ئەگە بە پاس هاتوچۆکەی 750 بە تەکسی 3,000، ئەگەر زیاتر مەوداکەش دوور بێ زیاترە نرخەکەشی گرانترە. کرێی شوقەیەکێکە لەو بابەتانی لە هەولێر وای کردووە تێچووی ژیان گران بێ، نیشتە جێبوونە. ئەگەر یەک ژووری نووسن بەکرێ بگری نزیکی 550,000 دینارێکە. یەک ژووری نووسن لە دەرەوەی شار، ئەوە لە سنتەری شار بەونەیە لە دەوروبەری هەولێر 393,000 دینارسکی 400,000 دینارێکە. هەروە سێ ژووری نووسن لە ناو سنتەری هەولێر کاتی 1 ملیۆن کرێکەی، لە دەرەوەی هەولێر لەوەیە 600,000 بێ. جا هەشە بە 300,000 400,000
800,000 بەڵام ئەمە تێکرا وەرگیراوە پێکێک لە سایتە جیانەکان کە ئەم بابەتی هەژمار کرد. ئەمە لەسەر بابەتی تێچووی بەرز لە هەولێر. ئەمە دابشکاری خەرجیەکانە لە هەولێر بەم شێوازە باسکراوە. کڕینی شوقە گواستنەوە جلوبەرگ و پێڵا و وەرزش بازارکردن بە پێی ڕەنگەکان دیاریکراوە. بۆ نمونە گواستنەوە لە 11.4 خەرجیەکانی تۆ ئەڕوا بۆ گواستنەوە، هەروەها کلینی شوقە بە هەمان شێوە بازارکردنیش کە شت لە بازار کڕی لە 130 خەرجیەکانی تۆی بۆ تەرخانکراوە لەگەڵ کلەی مانگانە لە 190. ئەمانە زۆرتی خەرجینێ و بابەتەکەی تۆن بە هەمان شێوە بابەتی خواردن کرێی ماگانە هەروەها بابەتی خەرجی بازار ئەمانە کاریگەریان هەبوو. جا بۆ هەڵسەنگانی ئەم باردۆخە بزانین ئەم تێچووی ژیانە لەگەڵ واقعەتی هەولێر گونجاوە لەگەڵ بەڕێز بیلا سەعید ئابووریناس لە هەولێر بەسپاسەوە گفتوگۆکەین. کاک بیلا سڵاو لێبێ. ئەم بەرزی تێچووی ژیان کە بەشێک لە سایت و هەروە پێنوێنە جیانەکان بڵاویان کردوێتەوە لەگەڵ واقعی هەولێرە گونجێ ماوەیەکی زۆرە لە هەولێرەژی ئایا وایە ئەوە گرانە؟ دەست خۆش کاکە بیراگیان سپاس بۆ کورسات. بڵێ بەشێکی زۆری ئەو داتایی کە ئاماژە پێکراوەکرێ بڵێن نزیک بە 80% نزیکە لە واقعی بازاڕی هەولێرەوە بە جۆرە لە جۆرەکانەکرێ لەوانەیە لە یەکەی لیشتە جێبوونە کەمێک بەرزی و نزمێکە بێ بە پێی سنتەری شار و دەرەوەی شار، بەڵام ئەکرێ بڵێن بەشێکی زۆر لە داتا و ژمارەکان لە واقعی بازاڕی ژیانکردن لە هەولێرەوە نزیکەوە ئەکرێ بڵێن باش پێکاوێتی. باش ئەو گرانیە لەگەڵ ژیانکردن لە هەولێرە ئەگونجێ واتە هەولێر مەبەستمان خەڵک و گرنگی و پێگە و پایتەختەکەی نییە کە سمبولێکە بۆ هەمومان، بەڵام هەر خودی ژیانکردن لەوێ بەو گرانیە لەگەڵ دەستکەوتنی کار و داهات ئاگونجێ بەداخەواکرێ بڵێن بە پێی بەشێک دابەشبوونێکی جوگرافیایی مەترسیدار هەیە لە هەولێرە. ئێمە لە پێشووترە ڕاپرسیەکمان هەبوو یانەکرێ بڵێن توێژینەوەیەکمان هەبوو لەسەر بازاڕی خانوبەرە لە هەولێرە کاتێک بە دوای ئەمە ڕۆشتین لە داخلبوونی جادە سەرەکیەکانی هەولێر واتە جادەی کەرکووک، جادەی مەخمور، جادەی مووسڵ، جادەی شەقڵاوە و هەروەها کۆیە و کە ئەم بازنەی هەولێر وەرەگری وەکو پیتزایەک کە دێتەوە ناو سنتەری شارەکە بە ئاسانی هەستپێەکەی قورسایی ژیان و جوڵە و حرەکەی بازار کەوتوتە نێوان جادەی مووسڵ بۆ جادەی کۆیە بڵێن جادەی مووسڵ بۆ جادەی مەسیف بە پلەی یەکەم و هەروەها مەسیف بۆ کۆیە بە پلەی دووەم، کۆیە بۆ کەرکووک بە پلەی سێم و بە پێچەوانەوە کەرکووک بۆ مەخمور بەو ڕیزبەندیە کاتێک سەیریەکەین ئەم بازنەیە هەستی پێەکەی. ئەمە کە بینیمان جێگای مەترسیە چکە لە هیچ نەزەریە و هاوکێشێکی ئابووریشا جێ نابێتەوە پلەی یەکە و پلەی 5 لە تەنیشتی یەکا بێ واتە کاتێک سەیرەکەین ڕووی جادەی مووسڵ بە ئاراستەی جادەی مەسیف نرختایە زۆر زۆر بەرزترە هەم ژیان هەم کرێ هەم هەموو بەشەکانی ژیان و بە پێچەوانەوە کاتێک سەیری ڕووەکەی دیکەی هەولێرەکەی لە جادەی مووسڵ بە ئاراستەی جادەی مەخمور لێرە جۆرێکی دیکەیە ژیان چی هاوڵاتیەکانی خەرجیەکانی یەکەی لیشتە جێبوونتیایە و هەروەها تەواوی خزمەت گوزارەکان بە ئاسانی هەستی پێەکەی. بۆیە ئەو دابەشبوونە جوگرافیای لە هەولێرە هەستی پێکرێ ئەگەر نەتوانرێت ڕێک بخرێتەوە باش بکرێ و چاک بکرێ جۆرێک لە دابشکاری خزمەت گوزاری جۆرێک لە ڕێخستنەوەی بازار لێرە بەداخەواکرێ بڵێن حاڵەتێکی مەترسیدارەوە ڕۆژ بە ڕۆژ جیاوازی چینایەتی ئێستا لە هەولێرە بە ئاسانتر هەستی پێکرێ بۆ چونکە تەبقاتی وەسەتی خەریکە لە شارەکە هەستی پێەکەی کە زۆر زۆر کەمە بێتەوە واتە هەولێر ئەگەر وەکو بازنە سەیریکەی خەریکە خەرقێکە کەوێتە نێوانی سنتەری تیان نامێنێ بۆ چکە لە جادەی مووسڵ تاوەکو جادەی کۆیە ئەمە بەلایەکەوە هەر هەموو بەشێکە لە هەولێر و لە جادەی کۆیە تاوەکو جارێکی دیکە گەڕانەوە بۆ جادەی مووسڵ بەشێکی دیکەی هەولێرەکە بە ئاسانی هەستی پێەکەی لە جلوبەرگی هاوڵاتەکان و هەستی پێەکەی لە ئۆتۆمبیلەکانی لە خواردن لە بابەتی نیشتە جێبوون یاخود بابەتەکانی تر ئەو گرانی تێچووی ژیانە چ شتێک زیاتر وای لە هەولێر کردووە شارێک بێت تێچووی ژیان تیا گران بێت خۆی حاڵەتێکی ئەکرێ بڵێن ئەم بەشەی ئاسایی بێ بۆ چکە بەشێک لە خاوەن پارەدار و گیرفان و سەرمایه‌دار و دەوڵەمەند و ئەوانی کە لایفستایلێکیان جۆرێکی دیکە لە بەرزە هاتوونەتە ئەم بەشەی هەولێر لە ڕاستیە بەشەکەی دیکە ڕۆشتەوە بەشەکەی لاکەی دیکە کەوەکو وتم لە جادەی مووسڵ دەست پێکات تاوەکو جادەی کۆیە
ئەم بازنەیە لە هەولێر بەڵام کاتێک سیرەکەی ئەگەر ڕوئیای حکوومەتیش ڕنگ بداتەوەتیایە خزمەتگوزاری کەمتر بگاتە ئەو شوێنە کێشە و معاناتی هاوڵاتی بگاتە ئەو شوێنە و کەمتر بێت لە چاو بەشەکەی دیکەی هەولێرا لێرە مەترسیەکە دەستپێەکە کە من بە چای خۆم هەندێک لەم ئاماژە و نیشان دەرە مەترسیانە ئەبینم کە لە قۆناغی ڕابردووە مامەڵە بەو جۆرە کراوە لەگەڕێ بۆیە کاتێک سەیری ڕێژەی سەوزاییەکەی لەم بەشەی هەولێر کاتێک سەیری خزمەتگوزاریەکانەکەی لەم بەشەی هەولێر دابەشێکەکەیتەوە لەگەڵ بەشەکەی دیکە ئەم جیاوازیە لە دابەشبوون لە هەولێرا من ئەڵێ مەترسیدارە ئەمە بەشێکێتی کە حکوومەت ئەتوانێت چاکی کا ڕێکی خا باشی بکاتەوە بەڵام کاتێک منە بینم لە بەشەکەی دیکەی هەولێر جۆری ئۆتۆمبیلی هاوڵاتیەکە لەگەڵ گیرفانی ئاگونجێ و دێمەوە بەشەکەی دیکە براندە گیانەکانی ئۆتۆمبیلیشە بینم ئەمە ئەکرێ بڵێن لە هەوڵ و ماندووبوونە لە تەقەلای هاوڵاتیەکە کە ئێوە ژیانێکی دیکە و لایفستایلێکی دیکە بۆ خۆی بگونجێنێ واتە ئەمەوێ بڵێن بەشێک لەم جوگرافی ودا بەشبوونە لە هەولێرە هەستی پێەکەم بەشێکی دەستکردە کە ئەکرێ حکوومەت باشی کا و چاکیکە و بەشێکی هاوڵاتیە کە ئەکرێ هۆشیاری دارایی ژیانی خۆی بە بەردەوامی ئەبدێتکاتەوە چاکی بکە لە قسەکانی بەڕێز زوا تێگەشتم کە بابەتی یەکەی نیشتەجێبوونی کێک بێ لەو لایەنانی کە تێچووی زۆر بێ بە تایبەت بۆ کرێمە داتایەک ماستەڕوو بۆ نە سێ نووسنی بێ نزیکە بێتەوە لە ملیۆن یاخود یەک نووسنی بێ 350,400 بۆ نرخی کرێ لە هەولێر ئەوەنە بەرزە لە کاتێکا پرۆژەی نیشتەجێبوونی زۆری تایە نرخی کڕینی خانوبەرە ئەوەنە بەرزە خۆتان لە بازاڕی خانوبەریا زۆر شارزان لەم بوارێ هۆکار چیەوە؟ کاک بیلادگیان لە هەولێرە ئەگەر سەیری دابەشبوونەکە بکەین بە تایبەتی بۆ یەکەی نیشتەجێبوون ئێمە ناوچەیەکمانەیە کە پێوترێ زۆنی زێر کە من لە ڕاستە هەندێک گرفتی هەیە لەگەڵ ئەم مامەڵەکردنە لەگەڵ زۆری زێرە ئەوەندەی زۆنی زێڕە لە ڕووی نرخەوە ئەوەندە زۆنی زێر نییە لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ چکە ڕێگاوبانەکانی هێشتا ئەکرا باشتر بێ هێشتا خزمەتگوزاریە گشتەکانی وەکو بنکەی تەندروستی هێزە ئەمریکان وەکو ئاسایش پۆلیس ئاگرکوژێنەوە ئەکرێ باشتر و چاکتر بێ بۆیە کاتێک سیرەکەی لەبەرەوە تەزەخومێک لێرە دروست بووە و هەروەها نرخەکانی یەکەکان بەرزە ناوی نراوە زۆنی زێر و بە ئاراستەیە کە گەڕێیتەوە بۆ جادەی مەسیفیا جادەی شەقڵاوەش لێرە ناونراوە زۆنی دایمۆن ئەو کە پرسیارەکەی جەنابەت بە تەحدید کاتێک سەیری بەهای شوقەیەکی یەکژووریەکەی لە زۆنی زێڕا نرخێکی لە نێوان $350 بۆ $500 دەست پێکا یەکژووریەک کاتێک ئەڕۆیتە دەرەوەی هەولێر بە تایبەتی لە 120 بە ئاراستەی 150 لێرە جۆرێکی دیکەیە کە لە نێوان 200 تا $250 واتە جیاوازەکە بە ئاسانی هەستی پێکەین و نزیکە لەو ژماری کە جەنابەت باست کرد لە راپۆرتەکە کە سەر و $350 واتە ئەکاتە نزیکەی 525 تاوەکو $550 550,000 ببوورە و بە پێچوانەوە لە دەرەوەی هەولێریانەکرێ بڵێن ئەوەی کە ئەوترێ دەرەوەی 120 کرێی شوقەیەکی یەکژووری لە نزیکە بێتەوە لە نزیکەی 300 تا 350,000 دینار کاتێک بەراوردێکی ئەم نرخانەکەی ئاستی نرخەکانی یەکەی نیشتەجێبوونە مینی ئەمە بۆ شوقە کە سمپڵێکە بە دڵنیایەوە بۆ خانوش ئەکرێ بڵێن جۆرێکی دیکە سنگانی بۆ بکرێ بۆ ڤێلا بە جۆرێکی دیکە بۆیە ئەم نیشان دەرەی کە لە یەکەی نیشتەجێبوون و کریا ئەیبینی بە ئاسانی هەستی پێکەی ئەمە شتێکت پێ بڵێم خاڵێکە بەلامەوە گرینگە کاتێک سەیری بەهای کرێ ئەەکەیت لە شارەکانی هەرێمی کوردستان و بە تەحدیدیش لە هەولێرە لەبەرەوە هەولێر بەرزترینی هەیە بۆیە ئەکری ئەمە نیشاندەرە خێرا پێمان بڵێ کە لێرە ژیان لە چی ئاستێکایە بۆ نمونە شوقەیەکی یەکژووری کە لە شوێنێکی واک هەولێرە کە ئاماژەم پێکرد بۆ منە ئەگەر $350 بێ ئەکرێت نازانم ینی زۆر بە داتاکە لە بەردەستمانیە بەڵام ئەکرێ ئەم 350 لە سلێمانی $250 بێ ئەکرێ لە دووەکە $250 کاتێک ئەڕۆیتەوە بۆ قەزاونەکەکان پێمانەڵێ خۆشگوزەرانی لە کامیانایە یاخۆ تەنها بابەتی خواست و خستنە ڕۆوای لێ کردووە من پێم وانەیە خۆشگوزەرانی بە بەهای یەکەکان و بە کافی و ڕێستۆرانتەکان و بە تەنها دەربکەوێت کە من ئایا کۆفیە قاوەیەک چایەکە خۆمەوە بە $5 یا $5,000 یا یەکەیەکی نیشتەجێبوون بە $350 من پێم وایە ژیانکردن و خۆشگوزەرانی زۆر لەوە زیاترەکە ئەکرێ خزمەتگوزاریە گشتەکانی وەکو ڕێگاوبان وەکو دامەزراوەکانی حکوومەت باشتر و چاکتر ڕێکخرێتەوە ژیانتیایە خۆشتر و چاکتر بکرێ و من پێم وایە ئەم حاڵەتەی کە ئێستا لە هەولێرە ئەیبینین ئەگەر دیوێکی پیشاندانی هەیمەنە بێ بەسەر عێراقا وەکو جۆرێکەوەی کە هەولێرێکێکە لەو شارانەی کە خزمەتگوزاری و کۆمەڵی خزمەتگوزاری تایە بەڵام لەلایەکی دیکەوە بە حاڵەتێکی مەترسیداری ئەبینم چونکە پێدانی ناوبانگی شارێک بە هەولێر وەکو شارێکی گرانبەها چی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان چی بۆ عێراق و چی بۆ دەرەوە حاڵەتێکی مەترسیدارەوە ئەکرێ ڕنگدانەوەیکی سلبی لەسەر شارەکە دروست بکە و ئەبێ ئەمە جیا بکەینەوە ئێمە لە چی شوێنێکی هەولێرە ژیان گرانە بۆی مەترسی لەسەر کەرتەکانی دیکەی وەکو گەشتیاری وەکو بازرگانی وەکو ئاڵوگۆڕ دروست نەکەین وای لێ بکەینە کە
مەترسیەک لەسەر شارەکە چونکە ئێستا ئێمە هاوڵاتی ڕناکێشین بۆ ئەندازەی وەکو چۆن ئێستا دووبەی چکە دووبەی کاتێک لە لیستی بەرزترینەکانە دێ لەسەر ئاستی وڵاتانی عەربی ئەکرێ بڵێن لەبەرەوە دووبەی سەرونەوەت لە سەدی هەمووی گەشتیارە و لە وڵاتانی دیکەوە کە منکێش کراوە بۆ ئەو شارە لە هەمان کاتە تێچووی دەستی کارکردنیشتایە بەرزە بەڵام کاتێ ئێمە دین داهاتی تاک لێرە نزمە و بە هەمان حاڵەت بارودۆخەدارایەکەشمان لەو ئاستانیە و گونجاو بێ و باش بێ و چاک بێ دێن هەولێر بەم ستایلە بەم ناونیشانە پیشانی دەرەوە بێن پێم وایە حاڵەتێکی مەترسیدارە لە ڕاستە و لەگەڵ ئەو خۆشییانیان ناگونجەکە ئێمە ئیدعای بکەین و باسی بکەین. بیلال سعید ئابووریناز لە هەولێر زۆر سپاس بە چاوڕوونێکی زۆر باشیانە لەسەر ئەو بابەتە بێگومان بابەتی تێچووی ژیان لە هەندێک شوێن وا پێناکرێت کە پێنوێنێکە بۆ خۆشگوزەرانی بەڵام لانی نێگەتیڤشیەکە بیلاش باسی کرد هەر چەند نرخ بەرز بێ بە تایبەت کە ئێستامانوێ بەرەو بابەتی گەشتیاری بڕۆین گەشتیار کەمتر ڕوەکات هەرێم کوردستان سەری ساڵ هەرێم کوردستان ئەو باجی یاکە لە چەند ساڵی ڕابردوو بێمنەت بوو لە گرانی نرخی کاڵا و شمەک جا هەر باسی بابەتێکتان بۆکەم پەیوەندی هەیە بابەتی خۆشگوزەرانی و نرخ و گیرفانپڕی خەڵکەوە بابەتی جلی کوردی مانگی ئازار مانگی سێ نزیکە بینەوە لە سەری ساڵی کوردی و بۆ نەو یادی کوردی زۆر لە مانگی سێ هەیە خەڵک بۆ بە عورف ئیتر ساڵانە جلوبەرگی کوردی ئەکەن و ڕۆژانە لەبەریەکەن ساڵانی ڕابردوو بازار جمەیە هات ڕێزان پەیامنێری کورسان نیوز ئەمڕۆ لە بازاری سلێمانی و لە بازاری زێوەر کە تا چاو بڕکە پڕە لە قوماش و هەروەها بابەتی زۆر جوان بۆ جلی کوردی بەڵام تاکوتەرا کەسێکی تیابینی هەرچەندە جەژنی نەورۆز کەمتر لە 2 هەفتەی ماوە بەڵام بازارەکانی تایبەت بە جلی کوردی چۆڵن بێ بازاریان پێوە دیارە و هاوڵاتیانیش دابشکردنی موچە کە دابش نەکرا بۆ کاری سەرکیە زانن کە بازار باش نییە نەورۆزی ئەم ساڵیش ئەکەوێتە نێو مانگی پیرۆزی ڕەمەزان پێچێ بەشێکی ئەو خواستەی بۆ دروستکردنی جلوبەرگی کوردی لە سەرەتای ئازار لە ساڵان دروستە بوو ئەم ساڵ بکەوێتە کۆتایی مانگی ئازار خەڵک بۆ جەژنی ڕەمەزان زیاتر جلی کوردی بکەن. بازار پڕا لە کوتاڵی ڕەنگاو ڕەنگ و جیاواز لە ڕەنگ و کوالێتی و دیزاین و نرخیشدا جیاوازن بەڵام لەگەڵ ئەوەشدا فرۆشیان نییە و کەمترین کەس دەچێتە نێو دوکانەکانەوە تا دەستێک جلی کوردی بکڕن. میران چەندین ساڵە کاری فرۆشتنی جلی کوردی دەکات دەڵێت دۆخی بازاری جلی کوردی زۆر خراپە هەرچەندە قوماشەکانیش نرخیان هەرزانە بەڵام کەمترین کەس دەیانکرێت. بنسبە نرخەوە ئەم ساڵیش ئەتوان بڵم لە چاو هەموو ساڵانی ترەوە زۆر نرخەکان نزمن ینی زۆرترین ئەگەر چێتە ئەو پەڕێکی 6,000 کاوە کراسی قاتێک هەرزانەکەش چێتە 25,000 20,000 عادەتەن ئاو بۆ شێوازە. هاوڵاتیان کام جۆران لە ئێستاکردن وەڵاهی بەعام عادەتەشتی گران ناکردن ئەم ساڵ ینی زیاتر لە دەوری 20,000 تا 40. ئەو بێ بازاڕیە تەنیا کوتاڵفرۆشانی نەگرتوێتەوە بەڵکو بەرگدورەکانیش نیگەرانن لەو دۆخە و دەڵێن لەگەڵ ئەوەی کە جلدورین کەمی کردووە ئەوانەشی کە هەیە ئەو جۆرە قوماشانان کە نرخەکانیان هەرزانە. ئێمە ساڵانی ڕابردوو بووە جلماوەرەگر بۆ مانگی 4 و 5 بەڵام ئێستاش دەتوانین تقریبن بۆ جەژنی ڕەمەزان هەرجل وەربگرین بە حکمی ئەو بازاڕکردی و باری مادی خەڵک زیاترین قماشی هەرزانە و زیاترین قماشی وەسەتیشی تر مەسەلەن لە 35,000 25,000 تا 6,000 تا 7,000 ئەکسەریەتی زۆربەی زۆری ئەو قماشە هەرزانانەیە. هەرچەندە جەژنی نەورۆز کەمتر لە 2 هەفتەی ماوە بەڵام بازاڕەکان چۆڵن و بێ بازاڕی ڕووی کردووە تا کوتاڵفرۆشان هاوڵاتیانیش دابەژنەکردنی موچە وەک هۆکاری سەرەکی دادەنێن هاوکات نەورۆزی ئەم ساڵیش دەکەوێتە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە هۆکارێکی دیکەیە لە بێبازاڕی جلی کوردی. ڕێزان محەممەد کورسان نیوز سلێمانی. جیاواز لە بازاری بابەتە جوانکاریەکان لە بابەتی پێداویستە سەرکیەکان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان خواستێکی زۆر لە سەریان دروستە بێ و هەندێک جاریش قۆڵبڕی تیا دروستە بێ نرخ بەرزەکاتەوە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەڵێن لە هیچ کەسێکی قبول ناکەین گران فرۆشی بکات یان خواردنی خراپ و بەسەرچوو بفرۆشێ سزایەین
بەڵام زەحمەتە لەو بازارە قەرەباڵخ و جەنجاڵەی کوردستانە بە ئاسانی بتوانی سزای هەموو ئەوانە بی کە گرانجانن. لیژنەی باڵای قایمقامەتی سلەیمانین ڕۆژانە لێرە و لە قایمقامەتی سلەیمانی لەلایەن ئەم لیژنانەوە پلان و بەرنامە بۆ لیژناوە بەشەکان دادەنرێت بۆ گەڕان و بەدواداچوونەکانیان و چاودێری وردی بازار لە ڕووی نرخ و کوالێتی خواردن و پێداویستیەکانی هاوڵاتیان. سەرۆکی لیژنەی باڵای قایمقامەتی سلەیمانی دەڵێت ڕۆژانە لە ڕێگەی چەندین لیژنەوە لە مانگی ڕەمەزاندا چاودێری بازار و شوێنە گشتیەکان دەکەن و هەر کەسێک گرانفرۆشی بکات یان خواردنی خراپ و بەسەرچوو بفرۆشێت سزا دەدرێت. هەر کەسێک پاساوی هاتنی مانگی ڕەمەزان وەکو بۆنەیەکی ئاینی گەورە بقۆزێتەوە و بیەوێت دەستکاری نرخەکانی بکەوە زیادی بکات نرخەکان وە گرانفرۆشی بکە لە مانگی ڕەمەزاندا بێگومان بن کەپسولەی سەرپێچی بۆکرێەوە بێگومان بن کە سزای توندی ڕوبەڕوە بێتەوە. ئێرە نێو بازاڕی سلەیمانیە بەراورد بە مانگەکانی ڕابردوو لە ڕۆژانی ڕەمەزاندا قەرەباڵغی زیاتر بە بازارەوە دیارە و هاوڵاتیان ڕۆژانە بۆ دابینکردنی پێداویستیەکانیان ڕووی تێدەکەن. هەرچەندە لیژنەکان چاوێکی کراون بەسەر بازار و کاسبکارانەوە بەڵام هاوڵاتیان بە پێویستی دەزانن چاودێری زیاتری بازار بکرێت. هاوڵاتیانیش دەبێت خەڵک بخۆی کابرا ئاشیای هەیە گە بە سەرچوانی فرۆشێ بۆی میلەت تووشی نەخۆشی نەبێ یان شت گران نەکەن قەچێکە بوو لە مانگە ڕەمەزانە بۆ گران بێت بوو لەبەرەوەی خەڵک زیاتر دێکڕێ بە هەروە خۆی بفرۆشێ. زۆر سپاسی ئەو لیژنانەی قایمقامێ دەکەن کە ئەگەڕێن بە دوای ئەو شتانەیە کە بەسەر چوە لە ناوێ بەندە مەخزەنەکان لە کۆمپانیاکان بەڕاستی جێ دەستخۆشن قایمقامەتی سلێمانی زۆر چالاک و چاوکراون بەڕاستی هەر لە ماوەی پێشوە خۆبینی و هەوری 60 تەن وازم گۆشتی حیوانی بەسەرچوو بۆ فرێکەوتن نانێڵە بێتە بازاڕۆ باش نییە گرانفرۆشی لە بەرژەوەندی هیچ کەسێک نییە بەخوانی تۆ ئەمانگە بکو هەلێبی قۆزیتەوە باش نییە وەڵا بڵێ. بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سلەیمانیش ڕۆژانە نرخ و کاڵا و شمەک و پێداویستیەکان دیاری دەکات بۆ ڕایگشتی بڵاوی دەکاتەوە. ئەندامێکی لیژنەی باڵای قایمقامەتی سلەیمانیش دەڵێت ڕۆژانە بەراوردی نرخەکان دەکەین و زۆربەی فرۆشیاران پابەندی نرخەکانن و ڕێگە بە زیادکردنی نرخ نادەن. ئەو نرخانی کە پێش ڕەمەزان هەبووە ئێمە هەموویمان لایە نرخیش بەرز نەبووتەوە بەو شێوازی کە بڵین ئەگەر شتێک عالەمی جیهانی بێ نرخەکەی بەرز بوو بێتەوە لەبەر ئەوە هەر شتێک بەرز بێتەوە ئێمە ئاگاداری یەکسەر لە ڕووی تیمەکانمانەوە لە ڕووی لیژنەکانەوە لە ڕووی ئەندامەکانی لیژنەکانەوە لە ڕووی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی چووکێ شوێنیشی تایبەتی هەیە بەس بە نرخەوە بڵین هاوکاریکی زۆری قایمقامێتەکە لە بارەیەوە. لە مانگی ڕەمەزاندا خواستی هاوڵاتیان ڕۆژانە لەسەر خواردن و پێداویستیەکانی بەربانگ زیاتر دەبن و بازاڕەکان بەراورد بە پێشتر قەرەباڵغی زیاتر بەخۆ دەبینێت بۆ ڕێگریکردن لە قۆرخکاری و زیادکردنی نرخ و فرۆشتنی خواردن و موادی زیان بەخش لیژنەکانی سلەیمانی لە مانگەدا چاودێری زیاتری بازار و شوێناگشتیەکان دەکەن. جیاواز لە مانگەکانی دیکە لیژناوبەشەکانی قایمقامەتی سلەیمانی لەم مانگی ڕەمەزانەدا هەڵمەت و بەدواداچوونەکانیان زیاتر فراوانتر کردووە بۆەوەی هیچ فرۆشیارێک ئەم مانگا بە دەرفەت نەزانێت و قۆرەخکاری لە بازاردا دروست نەکات. هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی. ئەمریکا سزای خستۆتە سەر ئێران نایڵێ نەوت و وزەی بفرۆشێ بەڵام چەند ساڵێکە 6 بانگجارێک بۆ عێراقی تازا کردەوە تا خازی سروشتی و کارەبا لە ئێران بکڕێ. هەشتی سێ دوێنێ کۆتایی بەو تازەکردنەوەی عێراق هات و ئیتر ئەمریکا تازەبوونەوەی نوێی نەکردووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکاڵێ هەشتیمان کۆتایی هاتووە بە تازەبوونەوەکە و هیچ بڕیارێک نییە بۆ نوێکردنەوەی تاکو عێراق غاز و کارەبا لە ئێرانەوە هاوردە بکە. بەو مانایەنێ کە عێراق ناتوانێت بیکا بەڵام بە ڕەزامەندی ئەمریکا نابێت دوای باجەکەی چیە بێت چۆن پارەیە ئەوە شتێکی تر. لێرە هەنێشتان پێ بڵم لەسەر ئەم بابەتە کاندێک بۆ مەترسیێزان لەسەر عێراق ئەڵێن کارەبای کەمە بێتەوە هاوینێکی گەرمی لە بەردەمایە هەندێک کێشە دروستە بێت. ئەمە ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی عێراقا بۆ کاروباری دەرەوە باز لەوە کە ئەم کۆتایی لێخۆشبوون و ئاستەنگیان بۆ دروستەکە بەڵام هەوڵێن بەسەریا زاڵ بن لە ناو خۆ بەرهەمێنان زیاکەن و بەرهێنانەکەن لە تەکنۆلۆژیای نوێیە بەستی
وەبەرهێنانە لە وزەی نوێ بۆیە بۆ بابەتی کاربا لەسەر ئەم بابەتی تازەکردنەوە گەر هاوکارانم خێراتر ئامە بگۆڕن بۆ هەمومان باشترە بێ بۆی باسی بابەتەکان هەمووی بکەین سەر وەزیانی ئەقلێت تا 2028 پێویستمان بە هاوردەی غازە بێ لەو بە دواوەیتر نامان بێت توانین سوود لە بەکارهێنانی غازی ناوخۆیی ئەو بەرهێنانەی کە هەیە بکاتە بەرهەم یەدەکی غازی سروشتی عێراق بە پێی دوای زانیاریەکان 131 تریلیۆن پێ سێجایە ئەوەی کە لەژێر ئەرزایە دوانزەیەمە لە ڕیزبەندی جیهانی بۆ بوونی غازی سروشتی بەڵام نەیتوانێت دەریکا و سوودی لێبینێ یەدەکی غازی سروشتی هەرێمیش لەو 130ەکە 27 تریلیۆن پێ سێجایە هەر لەسەر ئەم بابەتە هاوردەی غازی عێراق بە پێی ساڵەکان گۆڕانکاری بەسەرهاتوە بەرزبوون و نزبوونە لە 2016ەوە لە سفرەوە دەستی پێکرۆ بەرزبوونەوەی بەخۆی بینەوە تا گەیشتۆتە نزیکەی 1970 و پێویستی عێراق بۆ کارەبا 34,000 مێگاوات کارەبای پێویستە ئاستی بەرەمێنا 26 واتە بە نزیکەی 1 لەسەر 3 کەمی هەیە ئەم ژمارەیە زۆر گرنگە چکەسەوە بەست بە پێ تا بڵم 34,000 مێگاوات یاخود گێگاوات پێویستە 26 گێگاوات دەتوانێت بەرهەم بێنێ 1000 مێگاوات کارەبا لێران و هاورداکەواتە لەم 26,000 کە خۆی بەرەمێنێ لەسەر و ئەوە بۆ پڕکردنەوەی تا 34ەکە کە نەیتوانێت پڕیکاتەوە بەردەوام کارەبادامیکە لە چوارچەی ئەو 26,000ەیە هاوردەکەی ئێرانیش لەو 26 ئەبێتە 25 غازەکەش نێت 4,500 تری کەمەکایەتە 18,000 واتە ڕێک نیواونی بەرهەمێنان بەرامبەر بە پێویستی دابینکردن ئاستی کەمبوونەوەی کارەباش لە 121 گەری پێشبینیکراوە لەوەی کە ئێستا هەیە خۆی ئێستا هەر نزیکەی 8 ساعتە لە 24 ساعتەکە لە عێراقەیە لە سا 21 ساعتش کەمەکە ئەمە ئەم دووسێ مانگە زۆر تەسیری نابێت لەسەر عێراق چکە کەشووە خۆشە بێ و خەڵک نەگەرمی بەکارێنێ نەساردی بەڵام هەر گەشتینە مانگی 6 ئیتر بەرەوە 7 ئەو کاتە باردۆخی عێراق پێچێ باش نێ بەڵام ڕێگە چارەش هەیە مەرج نیە ئیتر خادرگایەک داخایە خود ئەمریکا دای خادرگای تر نەبێ بکرێتەوە بژاردەکانی عێراق بریتێ لەوەی کە چەند ڕێگارێک بگرێتەوە ڕێگای خێرا و هەروەها دووربەوداشە خێراکانەوەی لە هەرێمی کوردستان و بڕی بەرهەمێنان زیادکرد و هاوکاری بکرێت ڕێنمای هاوڵاتیان بکرێت کەوتە کارەبا بەکاربێنن هەروەها زیادبوونی کاتژمێرەکانی کارکردنی مۆلیدە مۆلیدەی گەڕک و کۆڵانەکان زیاتر ئیشکەن استراتیژی و دوورمەوداژەوەیە غازی سروشتی خۆی و بەرهێنانی تیا بکات هەروەها وزەی خاوێن لە ڕێی تیشکی خۆر و وزەی باو تا کۆتایی بتوانێت بەرهەمێنان زیاد بکە ڕێکەوتنی نوێی درێژخانی شەبێ لەگە وڵاتانی دراوسێ ئەوانی ئەمریکا پێی خۆشە وەکو سعودیە و ئوردن و بابەتی میسریش ئەگەریە باش بێ اینجا تورکیا لیژنەوت و غازی پەرلەمانی شەندە قسەی کرۆ لەسەرم بابەتەڵێ پشت غازی کەندا و ببەسترێ لە قەتەرەوە باخیرە ئەڕوا بۆ ئەوروپا هیچ کێشەی نییە هەر ئەو لە دوور نییە لەسەر نەخشە بستێکیش دوور نییە لە عێراقەوە بایەخسەر بگاتە بەسرە و لێوە بێتە ناو عێراق ئەگەر میلتان لەولانیە پرۆژەی بەسڕاستی ڕۆژە دەستی پێ کردووە کە ئەمەش هەنگاوێکی گرنگە بێت لە 120 ڕۆژدا کۆتایی پێدەهێنین ئەم بابەتی هێنانی غازە 200 مەتر سێجا غازی کەنداو لەو ڕێگەیەوە ئەگوازرێتەوە و ئەوەندەی کە من بە دووادا چۆنێ کرد گەڕانێکم کرد چەندین گوێزەرەوەی غازی سروشتی لە بەندەرەکانی بەسڕن چەند مانگێکە بە عێراق خۆی بۆ ئەم بابەتە حازر کردو لە حاڵەتی پێویستە بەکارێنێت تا جێگرەوەی تر پیاکە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت.